سەرۆکوەزیرانی قەوارەی زایۆنی بنیامین ناتانیاهۆ ڕایگەیاند کە لە ئۆگەندا لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی سەروەری سوودان عەبدولفەتاح بورهان کۆبووەتەوە و قسەیان کردووە لەسەر ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان. لەو بارەیەوە بەرپرسێکی سوودانی ئاماژەی بەوە کرد کە حکومەتی ئیمارات ئەو کۆبوونەوەی هەردوو لای ڕێخستووە. سەرۆکایەتی وەزیرانی قەوارەی زایۆنی لە ڕاگەاندراوێکدا لەبارەی کۆبوونەوەکەی ئاماژەی بەوە کردووە کە کۆبوونەوەکە بە بانگێشتی ئۆگەندا بوو. فەریق بورهانیش دەیەوێت یارمەتی وڵاتەکەی بدات بۆ دەرچوون لە گۆشەگیری لەسەر نەخشەی جیهان. سەرچاوە ئیسرائیلیەکان دەڵێن لە ماوەی 2 سەعات کۆبوونەوەیاندا ناتانیاهۆ داوای لە بورهان کردووە کە ئاسمانی سوودان بە ڕووی فڕۆکاوانی قەوارەکەیدا بکاتەوە کە هاتوچۆی ئەمریکای لاتین دەکات. بەوەش 3 سەعات کات بۆ ئەو هێڵە ئاسمانیە دەگەڕێتەوە. لە بەرامبەریشدا بورهان داوای لە ناتانیاهۆ کردووە بۆ نێوەنگیری قەوارەی زایۆنی بۆ کەمکردنەوەی سزاکانی ئەمریکا لەسەر سوودان و سڕینەوەی ناوی لەسەر لیستی تیرۆر. لە کاتێکدا قەوارەی زایۆنی هەواڵەکەی باپەلە بڵاو کردەوە، بەڵام سوودان و ئەنجومەنە باڵاکەی بێدەنگی هەڵبژارد. ئاژانسی ئەسۆشیێتد پرێس لە بەرپرسێکی باڵای سەربازی سوودانەوە ئەو زانیاریەی وەرگرتووە کە ئیمارات ئەو دیدارەی ڕێخستووە و ئامانج لەوەش لادانی ناوی سوودانە لەسەر لیستی تیرۆر. ناتانیاهۆ دیدارەکەی بە مێژووی ناوبرد لە دوای ئەوەی بورهان لە پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکاوە بانگێشتی سەردانی واشنتۆنی پێڕاگەیاند، ئەوەش لە دوای هەوڵی ئیمارات و سعودیە دێت بۆ سڕینەوەی ناوی سوودان لەسەر لیستی تیرۆری ئەمریکا. لەم کاتەشدا دیدارەکە مانای تایبەتی خۆی هەیە، چونکە هێشتا هەفتەیەک بەسەر ڕاگەاندنی گرێبەستی سەدەدا تێنەپەڕیوە کە سەرکردەی وڵاتێکی گەورەی عەرەبی لەگەڵ ناتانیاهۆ کۆ دەبێتەوە. فەیسەڵ ساڵح وتەبێژی حکومەتی سوودان لە خورتوم ڕایگەیاند کە ئەنجومەنی سەروەری و بۆ خۆشی ئاگاداری ئەو دیدارە نەبوون و ڕاوێژیان پێ نەکراوە. بۆیە ئەنجومەنی وەزیران چاوەڕێی گەڕانەوەی فەریق بورهان دەکەن بۆ وەرگرتنی زانیاری لەبارەی دیدارەکەوە. هەر لەو بارەیەشەوە وەزیری دەرەوەی سوودان ئەسما محەممەد عەبدوڵڵا بە تۆڕی میدیایی جەزیرەی ڕاگەیاند کە ئەویش تەنیا لە ڕێگەی میدیاوە هەواڵی ئەو دیدارەی زانیوە وەکو هەر بینەر و بیسەرێک. لە دوای گرێبەسی سەدە و کۆبوونەوەی وەزیری دەرەوەی وڵاتانی عەرەبی لە قاهیرە، ئەو دیدارە حکومەتی فەڵەستینی و بزوتنەوەی حەماس و جیهادی ئیسلامی تووڕە کردو. ئەو هەڵوێستیان بە دوور لە مێژووی سوودان لە قەڵەمدا کە لە دوای نەهامەتی حوزەیرانی 1967 خاوەنی کۆنگرەی عەرەبی خورتوم بوو کە بەناوبانگەکانی لە دژی قەوارەی زایۆنی تێدا بەرزکرایەوە. یوری موسیڤینی سەرۆکی ئۆگەندا لە دوای دیدارەکەی لەگەڵ ناتانیاهۆ ڕایگەیاند کە وڵاتەکەی لەوە دەکۆڵێتەوە کە باڵیۆزخانەی لە شاری قودس بکاتەوە. هەر بۆیە ناتانیاهۆ لە دەستپێکی سەردانەکەیدا بۆ ئەو وڵاتە کە ئەوە سێمین سەردانیەتی بۆ ئەفریقا لە ماوەی 5 ساڵدا. بە خۆشحاڵیەوە ڕایگەیاند کە ئیسرائیل گەڕایەوە بۆ ئەفریقا و ئەفریقاش گەڕایەوە بۆ ئامێزی ئیسرائیل.